بینانی ئازانی خۆشەویست دووبارە سڵاو کاک سەروەر ئەگەر بینەوە سەر وەڵامی ئەو پرسیارەی کە وتمان یعنی دروستبوونی کەون لە ماوەی 6 ڕۆژ یا هەندێک کەسی تر ئەڵێن لە ماوەی 8 ڕۆژ و بە تایبەتی ینی ئەم دوو شێی کە باس لەوە دەکا ئاسمانمان لە زەوی کردەوە یعنی بەو پێی کە دیارە تیۆرێک هەیە تیۆرێکی لە ئێستادا بەناوبانگە کە ویش پێی دەگوترێت تەقینەوە گەورەکە یا تەقینەوەی مەزن کە ئەم ئاەتە لێرەدا بەپێی هەندێک ینی مامۆستایان و زانایانی ڕووی یاجازی قورئانیدا ئەڵێن ئەمە زۆر بە ئاشکرا پێمان دەڵێ کە قورئان 1400 ساڵ باسی لەم تەقینەوەیدا کردووە ڕای تۆ لەسەر مەسیە بەڵێ ئەم دقەیش کە باسی ئەوە کات کە یەکەم جار ئاسمان و زەوی پێکەوەلکاو بوون دوای جاکراونەوە هەر پەیوەندی تەواوی بە کۆسمۆگۆنیاەوە هەیە ینی ئەسڵی کەون دروستبوونی کەون وەشکە لەو بابەتانەی کە مشتەرەکە لە بینی قورئان و زۆربەی دقائینەکان لە جیهانە هی لە کۆنا ئەم شتە باس کراوە کە یەکەم جار ئاسمان و زەوی کە دروست بوون پێکەوەلکاو بوون و اینجا جاکراونەتەوە شێوازی جاکردنەوەکەیش چۆن لە دینە کۆنەکانە باس کراوە هەر ئەوەش لە توراسی ئیسلامیە شەرح کراوە ئەوانەی نووسەرەکانی عەجەزی علمی تەنها سەرنجی ئەوەیەن کە قورئان باسی ئەوەی کردووە شتێک یعنی پێکەوەلکاو بۆ دوایی جاکردنەوەی ڕوویاوە جوان لە تعبیری ئاەتەکە و دەستەواژەی ئاەتەکە وەرنابنەوە قورئان باسی ئەوە کە ئەڵێ ئەن السماوات والأرض كانتا رتقا ئاسمان و زەوی پێکەوەلکاو بوون اینجا ففتقناهما لێکمان جیاکردنەوە شەقمان کردن ینی بۆ دوو بەش بە هیچ شێوەیەک ئەمە ینی هیچ مناسبەتێکی نییە لەگەڵ مەگەلێک شوونێکی زۆر سەطحی کە نابێ ئینسانی ولا بخەڵەتێنێ نییە لە بینی ئەم فکرێ و لەگەڵ فکری تەقینەوەی گەورە چۆن تەقینەوەی گەورە بریتە لە تەقینەوەی ئەو مادە سەرەتایی کەون بە شێوەیەکی یەکسان ینی زانەکان تەشبیهەکەن بە فراوانبوونی باڵۆنێک یان بیزەڵانێک کە چۆن بە هەموو خاڵەکان بە شێوەیەکی یەکسان لێک دوورەکەونەوە و بە هیچ شێوەیەک کەونە سەرەتایی بریتینەوە لە ئاسمان و زەوی ئەوەی کە قورئان باسی کراوە یەکەم جار ئاسمان و زەویەکی پێکەوەلکاو هەبووە اینجا دوایی لێک جاکراونەتەوە ئێمە هەر سەرەتاوە باسمان کرد کە ئاسمان و زەوی یعنی ناکرێت تۆ کەون ناوبنی ئاسمان و زەوی بەڵام بەشبوونە لە کەونا نییە ئاسمان و زەوی یەک قەوسم بێتێ بەڵام ئەوە نەمسن کە زەویمان دروست کرد یعنی هەندێک جار ئەم تەفسیرە بەو شێوەیە ئەکرێت دەڵێ کە زەویمان دروست کرد و ئاسمانیشی دروست کرد و پێکەون سوابە و دوایی تەقیوەتەوە ینی ئەگەر سەیری بکەین یعنی ئەم تەقینەوەیە ینی زەویەکە دروست کراوە دوایی ئاسمانیش دروست کراوە اینجا لێک جیاکراوەتەوە بۆ ئەومانایە نابەخشێ کە تۆ ئەڵێ ینی بەڵێ لە ڕاستیە یعنی ئەو فکرێکە پێشتر هەبووە ینی هەر محاولێ بکەن بۆ ئەوەی کە ئەم ئاەتە ڕەبط بکەن لەگەڵ تەقینەوەی گەورەیە ڕاست دەرناسێ ینی ئێمە ئەم هەبوو تەفسیرەمان هەیە کۆمەڵەیەک ڕیواتی زۆرمان هەیە کە دەخەکە تەفسیرەکەن بە شێوەیە کە لە هەمان ئەو کۆسمۆگۆنیایە ئەچێ ئەو باسانەی دروستبوونی کەون کە لە ئەفسانە کۆنەکان هەیە مەسەرەن لای عێراقی کۆنەکان لای سومەرەکان بە تایبەتی کە ئەڵێ کە یەکەم جار دروست بووە ئاسمان و زەوی شتێکی پێکەوەلکاو بووە پێڵەن شاخی ئانکی یعنی شتێک بوو پێکەوەلکاو ئانکی ینی ئاسمان و زەوی کی ینی زەوی ئەمە پێکەوەلکاو بە دوایی جاکراونەوە بەچی بە خواوەند ئێنلیل وەکو بڵێ ئەم کوڕیان بووە بە ناوی خواوەند ئێنلیل هاتووە بینانەوە خواوەند ئێنلیل ئێن ینی گەورەیان خوا لیل ینی هەوا ینی خواوەند هەوا بە زمانی سومری ئەوە ئەگەیەنێ خواوەند ئێنلیل هاتووە بینی ئەم دوای لێک جاکردوێتەوە هاتووە بینیان لای میسرە کۆنەکانی بە هەمان شێوە خواوەند نوت هەیە خواوەندی ئاسمانە و خواوەند گێب هەیە خواوەندی زەویە لەو بینایە ئەوەی کە ئەو دوانی جا کردوێتەوە ئاسمانی بە بەرزی ڕاگرتووە بریتە لە خواوەند شوو کە خواوەندی هەوایە بە هەمان شێوە لە توراسی ئیسلامیە لە کەلەپوری تەفسیرە ئەمە ئاەتە جوان ڕوون کراوەتەوە بڕۆ تماشای تەفسیر تەبەری بکە هەموو تەفسیرەکان باسی هەن کە ئاسمان و زەوی کە جا پێکەوەلکا بوون جاکراونەتەوە اینجا بەپی تەفسیری ئیبن عەباس و حەسەنی بەسڕی و قەتادە و ئەمانە بە هەوای نێوانیان بوو بەڵام لەو کاتەدا مەسەرەن ئەم تەفسیرانە ڕەنگە کۆمەڵێک وەسائیل بۆ تێگەیشتن لەم ئاەتەدا نەبوو بێ وەک ئەوەی کە لە ئێستادا ئێمە زانست پێمان دەڵێ مەسەرەن کە کەون بەو شێوە دروست بەچەندە ئەمەش گریمانەیە ینی خۆمەش تا ئێستا بە تەواوی زۆن ڕوون نەبووەوە بەڵام لە ڕاستیدا لە حەقەتدا نزیکە لە ڕووی منطقەوە یعنی ڕووی لۆژیکەوە من ئەڵێم باشە ناکرێ ئەگەر مەسەرەن ئێمە واز لەم تەفسیرانە بێنین بڵێن ئەم تەفسیرانە لە کۆندا ڕەنگە ئەوانش مرۆڤێک بوون وەکو ئێمە کە ئێستا هەن تەفسیرێکی ڕاست دروستیان نەکرد بێ بەڵکو ئەوە ئێمەین ئێستادەین لە قورئان تێدەگەین بە هۆی بوونی چەندین وەسائیل زانستی تا تەفسیرێکی نوێ خوێندنەوەیەکی تری نوێ بکەین بۆ
بۆ ئاین یعنی بۆ ناکرێت. بەڵێ قورآن دقێکی دینیە دقێکی ئاینیە و پەیوەندیتون تۆڵی بە دەقاینەکانی پێش خۆیەوە هەیە تۆ ناتوانێت کو دقێکی زانستی مامەڵەی لەگەڵ بکەیت چونکە هەر لە ئەساسە زاراوەکەی بۆ وەسفی کەون زاراوەیەکی زانستی نییە یعنی کاڵی ئاسمان و زەوی کەی لەسەر مستەوای کەون کەی لەسەر مستەوای کۆسمۆس سیستەمە کەونیەکە سیستەمە گەردوونیەکە دابەشبوونی وا هەیە یعنی قەت زانایەکی محتەبەر ئەتوانێت باسی ئەو کاکە کەون بریتە لە ئاسمان و زەوی ئەمە شتێکە خاصە بە ژینگەی ئینسان و ئەوەی لە ژینگەی ئینسان ئەبینرێت یعنی هەر قورآن بۆ خۆی یعنی ئەو زاراوەی کە هەیەی بۆ وەسفی کەون زاراوەیەک نییە کە وەسفی کەون کا نظامە کەونێکە بەو معقدەیە کە هەیەی بۆ ئاڵۆزی کە هەیەی یعنی بە شێوەیە کە ئێستا لە ڕێگەی کۆمەڵی معادلاتی جەبری و کۆمەڵی تەلسکۆپی پێشکەوتووە دەرکەکرێ قورآن باسی ئەو کەونەی نەکردووە قورآن باسی کەونێکی کردووە کە دیارە ئاسمانێک کە سەقفێکی بەرزە و هەدا قورآن چەندەها دەقەی لە قورآن نیشانەوەیە کە قورآن پێ وایە ئاسمان سەقفێکی ڕقیشە هەڵگیراوە بە تایبەتی بە هێزێکی تایبەتی و لە قیامەتەکە سیستەمە کەونێکە تێکەشی ئەتوێتەوە شەقە بعد لەتەبێ یعنی وەکو شتێکی ڕق باسیەکە چۆن باسیەکە و زەویکی تەختیش هەمیشە قورآن باسی زەوی کردووە وەکو شتێکی تەخت وەکو تەنێکی تەخت یعنی دقێک یعنی زاراوەکانی ئاوا بێت کەواتە ئینتیمای هەیە بۆ کۆسمۆلۆژیا کلاسیکە قەدیمەکە نەک بۆ کۆمەڵی مەفاهیمی تازە دەبارەی چۆن ئەوەی کە مادە سەرەتایی کەون تەقیبێتەوە و تەقینەوەکەش دابەشبوونێکی یەکسان بووە ئەوەی کە قورآن باسیەکە ئەوەیە کەم جار ئاسمان و زەوی پێکەوەلکاون لە سەرەتای کەون ئاسمان و زەوی نەبووە شتێک نەبوو تۆ پێ بڵێ ئاسمان و زەوی تا بڵێ ئاسمان و زەوی هەبووە بە پێکەوەلکاوی بەڵام لە ئاەتی تر ئاماژەی پێداوە مەسەرەن خۆ هەمیشە مەسەرەن ئەوانەی کە باز لە مەزی زانستیش دەکەن لە لای زانە ئاینەکاندا دڵێن یعنی ئاەتەکان پاڵپشتی یەکتر دەکەن بۆ ڕوونکردنەوەی زیاتر مەسەرەن دەڵێ پێشتر یعنی دەرێ ئاسمان دوخان بووە یعنی بەڵێ نووسەرەکانی عەجەزی علمی ئەم ئەو دەخەکە ئەڵێ ثم استوى إلى السماء وهي دخان سوەتی فصیلەتە یەکێک لەو شوێنانەی کە بەڕوونی باسی کۆسمۆگۆنیای کردووە باسی ئەسڵی یانزەیە بڵێ دەقێکی گرنگە کە باسی وەکە وهەی دوخان کاتێک باسیەکە کە خەڵقی زەوی تەواو بووە نەکە خەڵقی سەرەتایی زەوی بەڵکو تەکمیلەی خەڵقی زەویش کراوە شاخەکانیش تایە ئێستا کراون یعنی چەسپێنراون تایە و ژیانیش لە زەوی دروست کراوە یعنی ڕوەکو ئەم بابەتانە اینجا ئەڵێ ثم استوى إلى السماء وهي دخان اینجا چوو بەرەو ئاسمان کە هێشتا ئاسمان و هێشتا ئەو دوو کەڵێکە بڵێ یعنی بەپێی کۆسمۆگۆنیای ئیسلامی بە فراوانتری کەم بۆی چونکە تەنها قورآن یامەتیمان نایە بۆ دۆزینەوەی کۆسمۆگۆنیای ئیسلامی ئەبێ یعنی هەموو دقەی ئیسلامیەکان لێک بینەوە بەپێی کۆسمۆگۆنیای ئیسلامی تەنها یعنی ئاسمان تەنها لە دوو کەڵەکە دروست کراوە تەنها ئاسمان لە دوو کەڵەکە دروست کراوە زەوی لە شتێکی دروست کراوە خۆی چیرۆکەکە ئاوایە بەپێی هەموو دقەی ئیسلامیەکان یەکەم جار ئاوێکە بووە اینجا شتێک پێیا بووە لە ئاوەکەوە بریتی بووە لە کەف و کوڵێک لە ژێرەوە لەگەڵ هەڵم و دوو کەڵێک لەسەرەوە تەمەن دوو کەڵەکە کە جەماعەتی ئەجازی علمی مقارنەیەکە لەگەڵ مادە سەرەتاییەکەی کەون کە تاقەیەکی صرف بووە وزەیەک بووە شتێک نەبووە تۆ بتوانێت بە دوو کەڵ وەسفی بکەیت دوو کەڵ بۆ کاتێکە بێت کە دوای تەقینەوە یعنی کەلمەی دوو کەڵ یعنی لەگەڵ فکر علمیەکان ناگونجێ یعنی وەکو باسم کرد بەپێی دقەی ئیسلامیەکان ئەوەی هەبووە لەسەرەوە دوو کەڵێک بووە یعنی هەڵمێک بووە هەندێک دقەی ئیسلامی شەیە ئەڵێن بوخار هەڵم و لە خوارش کەف و کوڵێک بووە اینجا ئەمە جاکراونێتەوە دوو کەڵەکە چوو بۆ سەرەوە و کەف و کوڵەکە لە خوار و ماوەتەوە چڕ بۆتەوە ئەمە باسی واقع ناکەم تا مەجموعەی مەفاهیمی ذهنی و میتۆلۆژی یعنی بەس کۆسمۆگۆنیای ئیسلامی ئاوایە کەف و کوڵەکە چڕ بۆتەوە تا بۆ زەوی و دوو خانەکە ینی دوو کەڵەکەیان هەڵمەکە چۆتە سەرەوە بۆتە ئاسمانی ینی چۆتە سەرەوە اینجا وردە زەوی پێش خراوە خەڵقی تەواو کراوە خەڵقی زەوی تەواو بووە اینجا چوو بەرەوە ئاسمان هێشتا دوو کەڵەکە یعنی مادەی خەڵقی بەپێی کۆسمۆگۆنیای ئیسلامی بەپێی نەزەریەی خەڵقی ئیسلامی مادەی خەڵقی ئاسمان شتێکە کە دووخانەکەیە کە دوو کەڵەکەیە مادەی خەڵقی زەوی شتێکی ترە لەبەرەوە ئەو مقارنەی کەوانی کەن لە بینی ئەو دوو کەڵێک کە قورآن باسی کردووە و ئەو مادە سەرەتایی کەون مقارنەیە کە هیچ لە جیوخایانە چونکە قورآن بەسەراحەت باسی ئەوە کات کە ئاسمان لە دوو کەڵەکە ساز کراوە نەک هەموو کەون ئەبێ کە قورآن زۆر بەجددی ئاسمان و زەوی جیا کاتەوە ئاسمان حسابێکی هەیە زەوی حسابێکی هەیە والسماء رفعها ئاسمانی بەس کردوتەوە والأرض وضعها لە سورەتی ڕەحمانە لە زەوی لە زمیا داناوە یان لە دیمەنەکانی کۆتایی هاتنی کەونە والأرض جميعا قبضته والسماوات مطويات بيمينه يعني هەرێک حسابێکی هەیە ئاسمان لە پێشێتەوە زەوی شتێکی تر لێ ئەکات هەمیشە حسابی ئاسمان و زەوی
لە قورئان عبرام خۆ لە زانست شەهروانیە لە زانست بە هیچ شێوانیە چونکە نظامێکی کەونیمان هەیە کە زەوی تایە تەنها تەپوتۆزێکە زەوی ئەو شتە گەورەیە نییە لە کوپەرنیکۆس و ئێمە لە پێشتریش یعنی ئێمە ئەمەمان شکاندووە کە وابزانین زەوی لایەکی کەونە لە هەموو دینەکانە زەوی لایەکی کەونە لایەکی بەرزی هەیە کە ئاسمانە لایەکی نزمی هەیە کە زەویە ئەمە کۆسمۆلۆژیایەکی کلاسیکی بەڵام حقیقەتێکی زانستیش هەیە یعنی مەسەلەن تا ئێستا ژیان لەسەر مەسەلەن هەسارەیەکی تر یا ئەستێرەیەکی تر نەدۆزراوەتەوە ئەمە تەنها لەسەر زەوی هەیە کەوا بێ زەوی یعنی بم پێش بێ یعنی مەکانەتێکی تایبەتری هەیە لە کەونا لە چاو هەموو مەسەلەن ئەستێرە ڕاستە باسی قسە لەگەڵ ئینسان مرۆڤ بکەی مرۆڤ بدوێنی زەوی گرنگترین شتە زەوی لە باقی گردون مهمترە بۆ ئینسان بەڵکو ئەو مەتری کە تیاژیت لە هەموو باقی زەویش مهمترە ئەو چرکەی کە تیاژیت لە هەموو ئەزەل و ئەبد مهمترە ئەمە شتەکان هەمووی علاقەی بە ئینسانەوە هەیە قورئان خیتابێکی دینیە و هەر لەبەرەوەی خیتابێکی ئینسانیە خیتابێکی ئینسانی زۆر قوڵیشە قورئان قسە لەگەڵ ئینسانەکات باسی شتێکی بۆ کات کە بەلای ئینسانەوە گرنگە لەبەرەوە کە باسی کەونی کردووە ئەڵێ ئاسمان و زەوی و هەوای نێوانیان ئەمە ژینگەی ئینسانە و ئەو کەونی قورئان هەر کەونەیە کە ئینسان تیا ئەژی و ئینسان ئەیبینێ لەو زیاتری باز نەکردووە قوڵایەکانی کەونی باز نەکردووە قوڵایەکانی ئەتۆمی باز نەکردووە قورئان شتێکی باز کردووە کە ئینسان ئەیبینێ بەڵام ئەمە یعنی من ئەمەم بیستووە لە مامەستایانی تری یعنی زاینیش ئاینیش کە ئەڵێ ئەگەر بەهاتایە زۆر بە تەفاسیل وەک ئەوەی کە زانست باسی کردووە لە ئێستادا لەو کاتیشەوە بەهاتایە بەم شێوەیە باسی بکردایە خەڵکی ئەم سەردەما لەمە تێنە ئەگەیشت لەوانەیە مەسەلەن پێغەمبەر دوور خوارد سەر تووشی کۆمەڵێک کێشەتر بە وەک ئەوەی کە ئێمە بینیمان مەسەلەن بەسەر گالێلە و فلان و فیسار ئەمانە شەهات لە مەسەلەن ئاینی مەسەلەن مەسیحیدا کە باسی سوڕانەوەی زەوی ئەم حاڵەتان ئەکەن بەڵێ ڕاستە قورئان خیتابێکە گوتارێکە کە ڕەچاوی عەقلیەت و زیهنەتی ئەوانەی کە وەری ئەگرن متەلەقیەکانی ئەکات بەس بە قورئانە ئێمە لە قورئانەوە نابینین کە ئەفکاری علمی طرح کات بەڵام مراعاتی ڕەچاوی زیهنیەت و ترکیبی زیهنی وەرگرەکانی بکات یعنی شتی تریتیا ئەبینین بۆ نمونە کە باسی شیهاب بکات یعنی ئەو نێزەکەی کە داخلی بەرگەهای زەوی گەڕ ئەگرێت ئەڵێ ئەوە بۆ ئەوەیە کە شێتانەکان بسووتنی وەختێک ئیستراقی سەمعەکەن وەختێک گوێ ئەگرن بۆ مەلای ئەعلا بۆ فریشتەکان بۆ ئەخباری زەوی ئەڵێ وەزیفەکەی ئەوەیە یعنی ئەیتوانی مەسەلەن ڕاستە مراعاتی زیهنەتی ئینسانی کردووە بەڵام ئەو شتانی تێنە بووە کە واقعی نییە ئەو شتانی باس کردووە یعنی تەسەوراتی وای تایە کە ئینتیمای بۆ میتۆلۆژیا و بۆ کۆسمۆلۆژیای قەدیم هەیە تاوەکو بۆ ئەفکاری علمی باشە لە هەندێک لە وتارەکانی تۆشدا لە نووسینەکانیشدا مەسەلەن باس لە هینەکەی لە دروستبوونی کەون لە ماوەی 6 ڕۆژ یا لە ماوەی 8 ڕۆژدا بە پێی ئەوەی کە لە هەندێک ئاەتدا ئەم جیاوازیە ئەبینی بەڵام خۆ بە زۆربەی مەسەلەن دەقە کۆنەکانیشا مەسەلەن ئەڵێن یعنی خوددا زەوی و ئاسمانی لە ماوەی 6 ڕۆژدا دروست کردووە لای تۆش هەمان بیر بۆ چوونە ئایا بیربۆچی ڕاستیش نییە مە بەس ئەوەیە قورئان باسی 6 ڕۆژی کردووە ئەوە بڵێ بەڵام هەندێکیان 8 ڕۆژ ئەوە فەهمی تێگەشتنی هەندێک کەسە بۆ ئەو شوێنەی سورەتی فوسیلەت یعنی لە سورەتی فوسیلەت لە چەند ئاەتێکە باسی سەرەتای خەڵقی ئاسمان و زەوی ئەکات دەڵێ خەلق الأرض في يومين دوای ئەڵێ 4 ڕۆژی تر بۆ من سائلەکان مەسەن ئەمەی کرد یعنی هەموو زەوی گوایە بە کاملی بووە بە 4 ڕۆژ 2 ڕۆژیش ئاسمان ئەبێ بە 6 بەڵام هەندێکیان وا لێکی ئەدەنەوە دەڵێن نا ئەمە 2 ڕۆژ 4 تریش بۆ زەوی ئەبێ بە 6 2 ڕۆژی تر بۆ ئاسمان ئەبێ بە 8 بەڵێ قورئان هەموو کاتێک باسی 6 ڕۆژەکە فی 6 ئەیام بەڵێ بەس لە سورەتی فوسیلەتە کە باسی ئەکات بە تەفسیل باسی ئەکات یەکەم جار باسی ئەوکە کە خەلق الأرض في يومين بەڵێ بە 2 ڕۆژ ئەوە خەڵقی بیدائیە خەڵقی سەرەتایی لە 2 ڕۆژی تریش خەڵقی تەواوکردنی 4 أيام سواء للسائلين يعني أبي بتوار روج بهموي سواء بشر معناه لك درته يعني سواء في 4 أيام سواء يعني حول روجي تواو أو سواء أنا أتواني وشي لفهمك كما بس مجموعي كوي روجكاني خلقي زاوية يعني منك كوسموغوني قرآن لم كل يتوب من ذكرته كقرآن بمشي باسي خلقي كونك هاي كم جار لدو روج سرتها أسمن وزاوية بشوي كبدائي دروز بوا زاوية الأخواروا كفوكلا وشربته الأخوار ماوته وأسمانيش يقال جوا كسر كوتوا أما لدو روجا
دوو ڕۆژی دوای ئەوە دوو ڕۆژی دووەم خەڵقی زەوی تەواو کراوە تەخت کراوە و ئامادەکراوە بۆ ژیان و ڕۆک و جەندالی تا دروست کراوە و شاخەکانی تیا چەسپێنراوە ئەمە دوو ڕۆژی ئیزافی تر کە عەرەفی 4 ئەیام ئەوە لە عەرەبیە شتێکی پێڵێ فەدلەکەی حیساب یعنی کۆی حسابەکە وەکو تۆ بڵێ بە ساعاتێک گەیشتمە کەرکووک ئەجا بڵێ بە 5 ساعت گەیشتمە بەغداد بەبەس ئەوە نەیە کۆیکەی تۆ بکاتە 6 بەبەس ئەوەیە تا کەرکووک ساعاتێکە لە کەرکووک و بۆ بەغا 4 ساعتە تۆ کۆیەکەیتەوە بەبەس ئەوە نەیە بکاتە 6 قورئانیش کە ئاڵە فی 4 ئەیام مەبەستی ئەوەیە کە مەجموعی ڕۆژەکانی خەڵقی زەوی دوو ڕۆژی یەکەم خەڵقی سەرەتایی زەویە دوو ڕۆژی دووەم خەڵقی تەواوکردنی خەڵقی زەویە ئەکاتە 4 اینجا ئەوە خەڵقی زەوی تەواو بە تەواوی هێشتا ئاسمان هەر خەڵقێکی سەرەتایی کراوە لە دوو ڕۆژەکەی ئەخیرە خەڵقی ئاسمانیش تەواوەکە خۆر و مانگی تا دروستەکاوێکە بە حەو ئاسمان و تەرتیبی ڕۆژ و شەویەکە بۆ شێوەیە بەڵام ئەم چیرۆکە پێشینەی هەیە ئەم شێوەی باسکردنە بەڵێ یعنی لە پێشتری ژوا باسکراوە کە یەکەم جار لە سەرەتاوە ئاسمان و زەوی پێکەوەلکاو بوون اینجا مەبەستمەوە نییە مەبەستمەوەی لە دقەکانی تر مەسەڵەن ئێمە لە تەورات باس کراوە لە ئینجیلی باس کراوە بەڵام خۆ ئەگەر ئەمانە پێشینەیەک بن بۆ ئەم باسا بۆ دروستکردنی ئەم کەونە لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا یعنی تۆ لە سەرەتادا وتت یعنی ئەگەر پێش خۆی باس کرابێ ئەوە ناچێتە خانەی مثلەن ئەجازی شەوە کە باسی کەون بکات لە ماوەی 6 ڕۆژدا بەڵام پێش تەورات باسی ئەمە کراوە لە ماوەی 6 ڕۆژدا زەوی دروست کرابێ یعنی زەوی و ئاسمانەکان دروست کراون لە 6 ڕۆژە بڵێ لە گەر تۆ سەیری میتۆلۆژیای عێراقی کۆن بکەی باسی ئەوە کراوە کە لە 6 ڕۆژە بوونەوە دروست کراوە ماعادای ژیان لە ڕۆژی حوتەما ژیان دروست کراوە ئینسان دروست کراوە ئەوە لە کۆنیشا هەبووە بەس بەنسبەت تەوراتەوە تۆزێک بە تێکەڵی باسییانەکە ینی دەمجێکات لە تەرتیبی باسی خەڵقی سەرەتایی زەوی و خەڵقی سەرەتایی ئاسمان و ئەنجا تەواوکردنی خەڵقی زەوی تەواوکردنی خەڵقی ئاسمان پاشپێشێکی تیاکە ناتوانانی بە مەزبوطی بڵێ وەکو ئەوەی قورئان وایە یعنی ئەوەی کە من لێ تێگەشتوم لە کۆسمۆگۆنیای قورئانی ئەوەیە کە دوو ڕۆژی یەکەم خەڵقی زەوی سەرەتایی زەوی کراوە خەڵقی سەرەتایی زەوی دوو ڕۆژی دووەم خەڵقی زەوی تەواو کراوە و دوو ڕۆژی ئەخیر خەڵقی ئاسمان تەواو کراوە بۆ شێوەیە بەڵام زۆر جاریش لە لای نووسەرەکانی ئەجازی قورئانی باسی تێک هەڕاوی گەورە دەکەن کە لە قورئاندا مەسەڵەن بەڕوونی باس کراوە بەڵێ دقێک لە قورئان سوورەتی ئەنبیایە بەڵێ سوورەتی ئەنبیا ئاەتی 104 باس ئەمە ئەکا يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده أما إسا هندێک نووسەری عجاز علمی هەمیاننا هەندێک نووسەر مقارنەیەکە لەگەڵ نظریەیەک بەناوی نظریەی بەعربی پێوتێ انسحاقی عظیم تێکهاڕانەوەی گەورە تێکچوونەوەی گەورە یان یەکهاتنەوەی گەورە ئەمە تەمەن یەکێک لە سیناریۆکان دەربارەی کۆتایی هاتنی کەون سیناریۆیەکە هەندێک شتر خوێندووە لەسەری زۆر ناجح نییە سەرکەوتوونە ینی خەریکە تەراجوعی لێک هەیە لەو سیناریۆ لەو شێوازی ینی سیناریۆ زۆر دەبارەوەی کە کەون چۆن کۆتایی پێێت ئایا هەر ئەڕوات و شیرازی ئەپچڕێ و ینی فراوان ئەبێ مەبەست لێ فراوان بەڵام دوای لە ڕۆژی نهایەتە هەیەتەوە یەک چە سیناریۆیەک هەیە ئەمە یەکێک لەوانە ومەرجنی ئەمە لە هەموویان ڕاستتر بێ لە ڕاستیە خوێنەوە لەسەری ئەڵێ ئەمە ینی خەریکە لێ ئەگەڕێنەوە ئەم نظریەیان ئەمە وەکو نظریە علمیەکە وەکو فکر قورئانەکەیش قورئان باسی ئاسمانی کردووە قورئان هەر کاتێ باسی کەون کات يعني على أسمان وزوي على أسمان أبيشينها بلى يوم نطوي السماء كطي سجل للكتب أسمان للقرآن أكو خيميك واحد لا همو دينا كونا كان لا همو دقدينا كان أسمان خيميك دراو بس الأسماء بس الزوية وكاتك كتاي هنرا يعني برجوبني بيشراوا اتزويكو خيميك أسمان أكو خيميك أبيشرتوا تشبيه كا بطي سجل للكتب سجل توماري كاتي خوي كهب ولا في بيوتري بعربي بلى شتێکە پێسەیەکە لەسەری ئەنووسێ و ئەنجا پێچرێتەوە وەکو چۆن کاڵی لە کتوب ینی نووسراوەکان چۆن لە فیفەیەک تۆمارێکی ئاوا کە پێچێتەوە نووسەکان لە پێشێتەوە ئاوا لە ئاسمانی ئاوا پێچینەوە یعنی باسی ئاسمانەکات قورئان هەر کاتی باسی شتێک کە بەمەسی هەموو بوونەوە بێ ئەڵێ ئاسمان و زەوی باسی ئاسمانەکات کە ئاسمان وەکو خێوەتێک تەسەوریەکات و ئینجاڵێ کاتێک کە کۆتایی بۆ نظامە دێ ئەو خێوەتە ئەپێچینەوە و هەڵەگیرێت بەڵام ئاەتی تر هەن بۆ تەقویەکردنی مەسەلەن ئەم فکرێش یعنی دەڵێ وەرسەماء بنيناها بأيد وإنا لموسعون لموسعون يعني دەڵێ ئەمە باس لە گەورەبوونی
كونەکە هەروەکو لە نەزەریەی مابرین یاخود لە تیۆری تەقینەوەی گەورەشە کە بدایەت تەقیوەتەوە دوای وردە گەورە بووە. لێرە باسی چیەکە؟ باسی واسعبوونی ینی فراوانبوونی گردوونەکە لە کۆتاییشە یێتەوە یەک، وەک چۆن لە سەرەتایە تەقیوەتەوە فراوان بووە لە کۆتاییشا دێتەوە یەک و ینی ڕووباشی ڕۆژی مەسەن قیامەتەکە. بەڵێ ئاەتەکە خۆی ئەڵێ والسماء بنيناها بأيد وإنا لموسعون. الله أسمان من بهذه كتابتي بهذه جورة بأيد يعني بهذا يعني هذه كتابتي دروس كردوة وإنا لموسعون وإما أو توانا من هي أو ما لعاسينا به. شو كلا لازم العربية أجر أو إنه سلكان إعجاز علمي رنجا واهس كان وابزان كارم موسيع حرب معناه فراوان يفتوى احتمال كبد لا راسيا القرآن الكريم موسيحته معناه كسك توانايه يعني توانا دار كسك هم زوبي تفسير كان موسيع ولا موسيعون إلا قادرون يعني تواناي أو من هي وعلى القرآن هاتوا وعلى الموسع ومتعوهن على الموسع قدره وعلى المقتر قدره يعني أوي كتواناي هي بس نفقه شانك أوي كتواناي هي بأندازي خوي وإيش كتواناينيا تذكرتها تواني بارس نفقه دورينيا بأندازي خوي موسع بمعنى يعني كسك كتواناي هي يعني لا يكلف الله نفسا إلا وسعها هاتواناي خوي وسعني توانا إجا تفسير كان يشوف كتب زبي تفسير كان وتفسير كردو يعني إما تواناي أو من هي حتى أكيد كلمة أيدكية مفهوم أيدكية معنى هذا وأجر مثلا أبو يعني هذه المفسر كانيش وتفسير كردو معنى فراوني بس أوي وإنا لموسعون يعني إما بفراوني دروس ما كردوه فراوني أسمان شتى إنسان هلا كونه سنجياه بس بفراوني بربرة ناكحت بس يوكا هلا أولو إنسان أسمان بفراوني دروس كراوه بس فراوني بربرانية بینان و ئازانی خۆشەویست لێرەدا هاتی نەکۆتایی ئەڵقیەم زارەمان تا ئەڵقیەشی تر هەشاد و سەرکەوتوو بن.